وەرزی درێنەی بەرەمی گەنمە و جوتیارانیش نیگەرانن دەڵێن ساڵ لە دوای ساڵ کێشە و گرفتەکانی ڕادستکردنی گەرم بە سایلۆکان گەورەتر دەبن ئەم ساڵیش جوتیار لە زەرەرێکی گەورەدایە و گەرمەکەی پارە ناکات. ئیتر بۆیتە حکومەت نەوەڵا دیاری نەکرد ئەڵێ با 500 ئەوەی یعنی باش بێ وەری نەگرێ بەڵام بێڕەسید بێ ئەگە بێڕەسیدی وەرم گرم من مەمنونم بە 500 من مەمنونم بە بێڕەسید وەریگرە بەم هەرچێک بێ وەریگرم ئەی بەم لۆریەکەم یا مەکیلێکە بەم ئەڵێ وڵاتەنێکی زیاد بڕم دایکەم و یەک نامەسوی دێچێت برا بێ بەڕەسید بۆم لێم وەرگە 600 دەرێ 650 کەوێ مام دەرێ بە 500ەکەم بەرێ ئەوە هەرچی تەرکیازی مەکە بۆ وەڵا هەموو ساڵە بوومێت تۆ یەک ساڵ نەبێ هەموو ساڵ ئەم تووشە ئەمە هەموو ساڵ ئەمەمان لێتی ئەمێنێت ئەوێ بینین بە سەری کەم و ئاوای دێتێتە بۆمان ئیمساڵ ماشەڵڵا گەرم باشە بەس باشەکە دڵما سار لەبەرە پارە ناکەتی. لە بنکەی وەرگرتنی گەنم لە هەڵەبجە هێشتا دەست بە وەرگرتنی گەنم نەکراوە سایلۆ نوێیەکە ئەم ساڵیش تەواو نابێت و پەنکەرەکانیش گەنمی ساڵی ڕابردویان تێدایە لەبەرەوە وەرگرتنی گەنمی جوتیاران لە هەڵەبجە بۆ پاش 20 مانگ دوا دەکەوێت. دیارە ئێمە تا ئێستا بۆکو بنکەی هەڵەبجە دەستمان بە کارەکانی خۆمان نەکردووە بەداخەوە بەهۆی ئەوەی کە پەنکەرەکانمان گەنمیتیایە چاوەڕوانی یەکێک لە پەنکەرەکانمان بۆ بەتاڵ کرێ ئەو کاتە لەبەرەوەی ئێمە دوو جۆر گەنممان هەیە بۆی بتوانین هەردوو جۆرەکە وەربگرین بڵێن بدون خەسممانەیە لەگەڵ خەسممانەیە پێویستمان بە دوو پەنکەر هەیە چاوەڕێن ئینشەڵا بەم نزیکانە ڕەنگە لەم ڕۆسبێنێ دووسبەی پەنکەرێک بێن پەنکەرێکمان بۆ بەتاڵکەن ئەمری هاتوۆتەوە بەڵام چاوەڕێی بارکردنەکەین لە دوای بارکردنیەوە ئێمە دەست بە بڵاوکردنەوەی ڕێنمایەکانمانەکەین کە دەست بە وەرگرتنی گەنمەکەین لە بنکەکەمان دیارە بەپێی ڕێنمایەکان ئەم ساڵ وەرگرتنی گەنم سەرتا جوتیارەکە لە ڕێگەی ئۆنلاینەوە بێ سەرەی خۆی بگرێ ئەگەر بێت و ناوی تۆمار نەبێ لەو سەرەیە خو لەو ئۆنلاینە ناوی تۆمار نەبێ بەی شێوەیەک ناتوانێت گەنمەکەی ڕادستی بنکەکەمان بکات. ئەم ساڵ لە بنکەی وەرگرتنی گەنم لە هەڵەبجە زیاتر لە 11,000 تۆن گەنم وەردەگیرێت بۆ دۆنمێک 94 کیلوگرام دیاری کراوە کە ئەماش بڕێکی کەمە و بەرەمی جوتیاران زۆر لەوە زیاترە بەو شێوازە زەرمەند دەبن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.